لە ڕاستیە داهاتنی ئەندامانی پەرلەمان بەشێکی پەیوەندی بەوە هەیە کە زۆربەی فراکسیۆنەکان سەعاتێک پێش کۆبوونەوەی پەرلەمان کۆبوونەوەی فراکسیۆن داانێن لە وەختی خۆیان تەواو نابێمە لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان قسەمان کردووە گەیشتوونەتە ئەنجامێک کە لە وەختێکی دیاریکراوە بەشداری کۆبوونەوەکانەکەن و ئەوەی بەڕاستی کێشەنیەوە نەش پێویستیش نەبوو لە ڕاگەاندن ئەوە نەگەورە بکرێ بەڵام ئێمە دەبێت ئیسفادە بکەین لەو وەختەی لەبەردەستمانایە سەبارەت بە پرۆژەی حکوومەت ئێمە ئێستا دوو پرۆژەمان لەلایە لە هەفتەکانی ئەمە یەکیان ئەمڕۆ مناقەشەمان کرد هەفتەی داهات و ڕەنگە هەفتەی داهاتووتر راپۆرت تەواو بێ ئەوی تریش مناقەشاکەین لەگەڵ یا پێشنیازە یاساکانی پەرلەمانیش هەرچی تەواو ببێ و راپۆرتی ئامادە ببێ مناقەشەیەکەین بەڵام ئەمەیە تەکید لەوە بکەمەوە کە دانیشتەکانی پەرلەمانی کوردستان بەردەوام دەبن و کۆی لە ناوپەیڕەوی ناوخۆ هاتوو ئێمە هەر کەسێک هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لە هەر 111 هەر بەڕێزێک قسەیەکی لەو جۆرە بکا بڵێ هەڕەشەم لێکراوە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان پابەندە بەوەی بە گوێرەی پەیڕە و لیژنەیەک دروستکا بۆ بەدواداچوون ئێمە ئەمڕۆ لیژنەیەکمان دروست کردو بۆ لێکۆڵینەوە و کاک دکتۆر کازممان ڕاست پاردووە هەرچ بەڵگەیەکی هەیە بۆ ئەوەی کاڕەشەی لێکراوە بیخاتە بەردەستی لیژنەکە بەرمەبنای دەرەنجامی لیژنەکە راپۆرتی لیژنەکە سەرۆکاتی و پەرلەمان بڕیاری ئێمە هەفتانە کۆبوونەوەی خۆمانێک خۆی لە سەرەتاوە بەشێکی زۆرینە لەوێن ینی هەموو لەوێ بن بەڵام کەوینە ناو مناقەشەی مادەکانی یاساکە بەشێکی دەڕاتەوە لە هۆڵەکە نامێنێ بەڵام لەبەرەوەی لە ناو پەیڕەوە هاتووە کە نیساب بەس ئەو کاتە گرنگە کە جەلسە دەست پێکا بۆ مناقەشەکردن و بۆ قسەکردن لەسەر پرۆژە یاساکان و مادەکانی یاساکان پرۆژەکان یان پێشنیازەکان مەرج نییە 56 کەس لە ژوورەوە بێ بۆ دەنگدان و بۆ کردنەوە ئەبێ لە ژوورەوە بن ئەو کاتە لە ژوورەوە بن دوای ئەڕۆنەوە پەیوەندی بەخوانەوە هەیە